آلوزیا روشا سیاسی عراق و باشور کردستان باندورک گلک خراب لسر کرکوک و دورین وکریه. باندورا هفرکیین سیاسی به ویرنگی گهشتی کرکوکه کو پارتیین دسلادار تجاری وکینها جهف جودا و پارچبوی نبونه. لگوری دیتنا ولاتیین کرکوکه پارتیین دسلادار برجواندیین خویین حزبی و کسی خستنه پیشیا برجواندیین نتویی. اما بۆچوونی هاوڵاتیانی کەرکووکە ئاسەی بەرژەوەندی خۆیان نەکەن، ئاسەی بەرژەوەندی حزبەکانیان نەکەن، ئاسەی بەرژەوەندی خەڵک ناکەن. ئێمە خۆت باش ئەزانیت ئێمە لە 2023ەوە هاوارەکەین لەم شارەیە بەس ئەم شارەیە یەکگرتوو بن، دەرچوو لەم شارەیە بەزجایەتیەکەکەن. پیکنعانینا حکومت باشور کردستانی و پارچبون آلیین کردی لبغدای باندورک راست راست لسر دوسیای نتویی ین ولاتیین کرد لکرکوکی کریه. دا آستکه دا کدره و بریا پارزگه بخودجی کرد بونه دوبش و بربدو آراستین جیاواز ودچن. ده همان دمیده تفگراگوران پیمینای که اف هفرکی و ململانین سیاسی باندورک خراب لسر توایا کرد و سیستمان درخستیه هولی. بدڵنیایەوە کاریگەری یعنی ئەم ململانیە لە هەموو شوێنەکان ڕێکدانەی داوت ئێستا مەسەڵەن لە کەرکووک هەرچی پرۆژە هەیە کاری سیاسی کاری بینەکانی هەمووی وەستاوە هەمووی ئەگەڕێتەوە بۆچی هەمووی ڕێتەوە کورد یەکدەنگ نیە لەم شارە ئەگە کورد یەکدەنگ بێ یەکاڵبێز بێ مەسەڵەن پێداگیری بکات لەگە سەرمافەکانی. لگوری نێرینا یەکگرتوویە ئیسلامیە کوردستانê سەرهێشتیە سیاسی سەدەما سەرەکەیە ڕاوەستاندنا چارەسەریە ڕەوشە سیاسیە و ئەف ژی باندۆرê li rewşa Kerkûkê dike. کە دابڕان دروستە بێ لە نێوانیان یاخود گرفت و کێشەکانی نێوانیان قوڵە بێتەوە زۆر جار ئەمە من لە کێشەیە بۆ ئەوەی کەوا دۆخی سیاسی بە شێوەیەک دوورکەوتنەوە دروستە بێت لە نێوان لایەنە سیاسەکان و کاریگەری زۆر دەبێت لەسەر ئەم ناوچانە لەسەر هەموو باروکای سیاسی و کۆمەڵایەتی ژیان و گوزەرانی خەڵک. لگوری نێرینا وڵاتیان و پارتیên ئۆپۆزیسیۆنê berjewendiyên hizbî û bi taybet hatine xistin pêşiya berjewendiyê neteweyî û pirsa axê li Kerkûkê û tevahiya deverên Kurdistanê yên derveyî îdaredana herêmê ne.